پەروەردە بۆ مەبەستی بەدیهێنانی معریفە و ئامڕازێکە کە زانیاری و کارامایی و تەکنیک بۆ فێرخواست دابین دەکات. پەروەردە لێهاتووی و توانستی تاک بەرز دەکاتەوە و ئاستی ڕێکخراوەیی لە فێربووندا دیاری دەکات. پەروەردە پرسێکی گرنگە لە ژیانی مرۆڤایەتیدا. پەروەردە دنیابینی مرۆڤ فراوان دەکا و هەروەها هۆکاری سەرەکی سەرکەوتنەکانی مرۆڤە لە داهاتوودا. مرۆڤ هان دەدات بۆ بەدەستهێنانی بڕوانامەی بەرزتر و بەردەوامبوون لە داهێنان و خوێندن. ژیانی مرۆڤ بەبێ پەروەردە ژیانێکی ساکارە و بۆشاییکی گەورە دروست دەبێت لەسەر جەمبوارەکانی ژیانی مرۆڤایەتیدا. بەشەکەمان بەشی پەروەردەی هونەر لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت جانکۆ سلێمانی لە ساڵی خوێندنی 2011-2012 دامەزراوە. پاساوی دامەزراندەکەی ئەوە بوو بابەتێک هەیە لە پرۆگرامی خوێندنگاکان بنەڕەتی و ئامادەی بە ناوی پەروەردەی هونەری، بەڵام مەخابن ئەو مامۆستایانەی ئەو بابەت ئێڵێنەوە زۆربەیان پسپۆر نیەن، لەبەر ئەوەی هیچ بەشێک وەک ئەو بەشەی ئێمە لە زانکۆکانی هەرێمی کوردستان نیە. ئێمە تاکە بەشین لە هەموو زانکۆکانی کوردستان. بۆ ئەوەی هەموو بابەتێک ئاماجەکانی خۆی بپێکێنی بە شێوەیەکی ورد و زانستانە پێویستە مامۆستای پسپۆر ئەوانە بێڵێتەوە. لەو ڕوانگەوە ئێمە بڕیارماندا بە کردنەوەی ئەم بەشە. پاشان لە 2016-2017 بەشی خوێندنی ئێوارانیشمان کردەوە لە هەمان باش. جگە لەوەش بۆ ئەوەی مامۆستاش ئامادە بکەین بۆ بەشەکەی خۆمان خوێندنی باڵامان کردەوە. ماستەر و دکتۆرا لە بەشەکەمان چەندین خولی ماستەر و خولیکی گەورەی دکتۆراشمان دەرچاندووە. ئامانجی ئێمە لە ئەم بەشە جگە لەوەی بابەتێکە ئامادەکردنی مامۆستای پسپۆر بۆ وتنەوەی بابەتی پەروەردەی هونەری لە خوێندنگاکان، ئامانجە درێژخانەکەمان ئەوەیە بڵاوکردنەوەی هوشیاری هونەری لە ناو چینەکانی کۆمەلگای کوردەواری. لەبەر ئەوەی هونەر بە جوانترین بەرهەمی شارستانیەت هەژمار دەکرێت و ڕەنگە یەکێ لە پێوەرەکانی ئاستی پێشکەوتنی کۆمەلگاکان ڕادەی بایەخدانیان بە هونەر و هونەرمەندانە. ئێمەش لەو ڕوانگەوە ئیشمان کردەوە بۆ ئەو کردنەوەی ئەم بەشە. ئێستا کە تەنانەت ئەو مامۆستایانەی لە خوێندنگاکان خاوەنی بڕوانامەی دیبلۆمن هەلمان بۆیان ڕەخساندووە، جگە لە دەرچوانی پەیمانگای هونەرە جوانەکان بێن بۆ خوێندنی ئێواران بۆ ئەوەی پەرە بدەن بە ناحیە ئەکادیمیان بڕوانامەکانیان لە بری دیبلۆم بیکەن بە بەکەلۆریۆس و دوایش دەرگا ئەواڵەیە بۆ ئەوەی ماستەر و دکتۆراش بخوێنن. کۆلێژی پەروەردەی بنەڕەتی لەو دامەزراوە پەروەردەیانەیە کە گرنگی بە پێگەیاندنی مامۆستای پسپۆڕەدا لە بوارە جیاوازەکانی ژیانی مرۆڤدا. لەم کۆلێژەدا هەوڵە درێ مامۆسای پسپۆڕ پەروەردە بکات و ئاستی خوێندکاران بەرز بکاتەوە. وانەکانی لایەنی شێوەکاری زیاتر جەخت لە لایەنی تیۆری و پراکتیکی دەکاتەوە. بۆ پێی کە لە پرۆگرامەکانی خوێندندا لە قۆناغی یەکەمەوە تا قۆناغی چوارەمی بەشی پەروەردەی هونەر دوو لایەنی زۆر بەلاوە گرنگە، ئەویش ئەزمموی تیۆری و پراکتیکیە. ئەزمونە تیۆریەکان جەخت لەسەر بەدەستهێنانی ئەو زانیاریانە دەکەنەوە کە خوێندکار لە ڕووی لایەنە تیۆریەکانەوە پێی بگات، وەکو لە مێژوو وەکو بێگومان مێژووی هونەری شێوەکاری لە کۆنەوە تا مۆدێرن و پۆزمۆدێرن و پاشان هونەری شێوەکاری کوردی، پاشان لایەنە تیۆریەکانی تری وەکو ڕەخنە و ستاتیکا کە دوولانی جوانکارین کە گرنگی بە ئەزمموی ستاتیکی خوێندکار دەدا، جگە لە چەند بابەتێکی تری وەکو پەیکەر و وەکو هێڵکاری و داڕشتن و دیزاین. هەموو ئەم بابەتانە هەندێک جار ئاوێتەی لایەنە تیۆری و پراکتیکەکە دەبێت. بێگومان خوێندکار لە سەرەتادا لە ئەزمموی سەرەتاییدا پێویستی بە هێڵکاری و داڕشتن هەیە، پاشان لە قۆناغێکی تردا پێویستی بە کۆمپۆزیشن و داڕشتن هەیە، و پاشان لە قۆناغی داهاتوودا پێویستی بە دیواربەند و
پرۆژەی دەرچوون هەیە ئەوەی کە گرنگە لێرەدا مامۆستایانی ئەم بەشە و بە تایبەتیش بەندە جەخت لە سەر پرۆژەی هونەری ئەەکەمەوە چونکە ئەو پرۆژە هونەریانە چەند لایەنێکی پۆزتیفی تایە کە گیانی هاوکاری خوێندکارەکان لەگەڵ یەکتردا وەکو تیمێک دەرکەون و کارەکانیان بخەنە ڕوو هەروەها گیانی هاوکاری و تەبایی لە نێوان خوێندکارانە زیاتر گەشاکە ئەم هاوکاریکردنە ئەم پرۆژە هونەریانەی کە لە دیواربەندا زیاتر خۆی بینێتەوە لە قۆناغی چوارەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە خوێندکار بتوانێت لە داهاتوودا چیلانە کانی لە قوتابخانەکان و لە پرۆژە هونەرەکانی تریشە سودمەند بن لەو ئەزمونەی کە لێرەوە بەدەستی دێنن هەروەها توانن جارێکی تریش لە بواری بەدەستهێنانی لایەنی مادی بۆ خوێندکار یاخۆ بۆ مامۆستایانی دەرچوو ببێتە هاوپیشەیەک بۆی کە بتوانێت سوودی لێوەربگرێت وەکو ینی ئێمە ئەبێ ئەوە بزانین کە خوێندکارەکانمان دوو ئاستن خوێندکارەکانی بەیانیانمان لە ڕووی ئاستی پراکتیکی و جێبەجێکردنەوە ئەوانن کە لە شەشی ئامادەیەوە هاتن ئەوانەی ئێوارانمان زۆربیان هونەرمەند و ئەزمونێکی پێشینیان هەیە لە کار هونەریەکانیانە بۆیە مامەڵەکردنی ئەم دوو شێوازە لە خوێندکارە پێویستە مامۆستایان ڕەچاییکەن چونکە زۆربیان ئەوانە هونەرمەندن و ئەزمونێکی لاەنە پراکتیکەکانیان زیاتر گەشەی کردووە و ڕەنگە لە ئاستێکا بن کە ئیتر لە سندیکا و لە ڕێکخراو هونەریەکانە زۆر باڵادەستیش بن و توانایەکی هونەری بەهێزیشان هەبێت لە داهاتوودا من گومانم نییە ئەم بەڕێزانەی کە لە ئێستا کە لە کارنامەی دەرچوونە بەرەو دەرچوونە ڕۆن من زۆر خۆشحاڵە بم ئەمانە لە خوێنی باڵایە بیان بینمەوە هەروها استراتیژی ئێمە ئەوە نەبێت تەنها ئەمە بڕوانامەی بەکەرەس و لێرە کۆتایی پێبێت چونکە ئەمانە کارمەند و کەسانێکن توانای هونەریەکانیان زۆر بەهێز و زۆر بەتوانایە ئەو نامەی کە بەدەست ئێمەوە ئێستا لە ڕووی بڕوانامەوە جارێکی تر ئەوان هەڵگری ئەو ئاڵایە بن کە گەشە بە لایەنە پەروەردەی هونەریەکە بدرێت بۆی کە جارێکی تر شاری سلێمانی و لاەنە زیاتر بەرفراوان بێت لە بوارە پەروەردەی هونەریەکە کە ئەم خوێندکارە بەڕێزانە سوودیان لێوە بگیرێت لە کۆمەلگایە من دڵنیاشم ئەمانە هەمووی هیوایەکەن بۆ نەوەی داهاتوو. بواری موزیک بوارێکی زۆر گرنگە لە پرۆسەی پەروەردەیە و ئێمە ژۆک و بەشی پەروەردەی هونەری گرنگیەکی باشمان بە بواری موزیکاوە و لەم بەشی ئێمەیە بواری موزیک بە جۆرێکە خوێنێت کە لە پرۆسی پەروەردەیە سوودی لێوەربگیرێ و ئێمە هەوڵمان ناوە کە خوێندکارەکانمان بە زۆرێ پەروەردە بکەین کە بتوانن موزیک بە ئەو پەیامی موزیک بە شێوازێکی جوان بگەێنن بە فێرخوازانە خۆ قوتابیان و خوێندکارانی قۆناغی بنەڕەتی طبعاً موزیک ئێمە هەوڵەین کە بەو جۆرە بێت کە مناڵ چێژ لە موزیک وەربگرێ و لە هەمان کاتیشا فێری موزیک بێت ئێمە خوێندکارەکانمان لە بەشی پەروەردەی هونەری بۆ جۆرە ڕاهێنین کە بتوانن ئامێرەکانی موزیک بژەنن لە چوارچێوەی ئەو ئامێرانی کە منداڵێکی قۆناغی بنەڕەتی توانایی ژەنینی هەبێ و لە هەمان کاتیشا گرنگی ئین بە سرود و بە گۆرانی کە لێرەیە ئەم گرنگیەش واکە کە خوێندکار توانای ئەوەی هەبێ کە پەیامەکەی خۆی ئەو پەیامە جوانانی کە لە سرود و گۆرانیە هەڵیان گرتووە بتوانن بە خوێندکارانی بگەێنن خۆتان نزان کە گۆرانی و سرود چەند پەیامێکی نیشتیمانی و نەتەوەیی و لە هەمان کاتیشا پەروەردەی و فێرکاری لە خۆ گرتووە و ئێمە هەوڵمانە و ئەم پەیامە جوانە بە شێوازێکی ڕاست بگەێنین سەرڕای ئەوەش ئێمە گرنگێکی زۆرمان ناوە بە لایەنە هونەریەکەی یانی تەنها پەروەردەیەکەی نەبووە و لە ساڵانی ڕابردووە ئێمە توانیمانە چەندین کۆنسرت ئەنجام بین کە کۆنسرتەکانیش بەپێی هەموو تەمەنەکان بۆ هەم لە پرۆسی پەروەردەیە کە تایبەت بێ بە گوێگیرێکە لە تەمەنێکی مناڵیایە و یاخود بە جۆرێک بێکە بۆ تەمەنێکی گەورەتر و خۆشبەختانە ئێمە لە ساڵانی ڕابردووە چەندین کۆنسرتمان ئەنجام ماوە و لە ئێستاشا ئێمە خەریکی دووبارە بنیادنانەوەین گروپی موزیکی زانکۆی سلێمانین و خۆشبەختانە لەبەرەوەی چەندین خوێندکاری بە ئەزمون و بە توانامان هەیە لە بەشی پەروەردەی هونەریە توانیمانە برە و بە بوارەکانی موزیک بین لەسەر جەم لایەنەکانیە و هەم لە بواری پەروەردەیەوە لە هەم لە لایەنە پیوەرە موزیکەکەیت.